نابینن برا بەڕێزەکانم باوکانێکی سەرکەشی لوتبەرزی ملحدی بێ ئیمان خوای گەورە لە ناو عائیلەکەی خۆی داوای کردو مناڵەکەی ئەهلی سوننەیە نازانێ بەدەستی و گیری خواردووە ئێڕەڵ تۆ منت شەرمەزار کردووە من لە ناو نازانم جەماعەتەکەم و گروپەکەمدا ناوێرم سەربەرزکەمەوە یەکسەر باسی تۆ دەکەن ئەوە قودرەتی رب العالمین خوای گەورە سوێندی خواردووە على أن نبدل خيرا منهم خوای گەورە تۆ دەگۆڕێ بە خێرتر دەبێت تۆ لاچیت یەکێک دێ خێرتر لە تۆ یەکێک دێ خێرتر لە تۆ کوڕەکەت لە تۆ باشترە و چاکترە کچەکەت لە تۆ باشترە و چاکترە تۆ دەبێ ماڵ ئاوایی بکەیت ماڵ ئاوایی بکەیت بڕۆ دەیت خوای گەورە بە توانایە براکانم بۆیە خێرتر بۆ ئێمە چییە فڕێ بدرێنە زبڵدانی تاریخەوە و بەر لەعنەتی خەڵک کەوین و وەصفی خراپ بکرین یا خۆمان تۆبە بکەین و خۆمان چاک بین خۆمان چاک بین ئەگەر بێت و ئێمە خۆمان چاک نەکەین فسوف يأتي الله بقوم خوای گەورە قەومێکی تر دێنە جگە لە ئێمە يحبهم ويحبونه ئەو قەومە خوایان خۆش دەوێ و خوای گەورەش خۆشی دەوێت بۆیە براکانم ئینسان لەم هەڕەشەیی خوای گەورە بترسێت وا مەزانە ئەم زەویە تاپۆی ئێمەیە دەبینین زەویەک نووسراوە ئەم 200 مەترە تاپۆیە کاکەمە تاپۆی باپیرمە و بۆ باوکم ماوەتەوە هیمنیشە پڕە تاپۆی چی قوڕ بەسەر تاپۆی چی بەخوا تۆ دەڕۆیت و تێگەیشتی کەسێکی تر دێت دەبێتە خاوەنی کەسێکی تر دەبێتە خاوەنی فما بكت عليهم السماء نا ئاسمان بۆ تۆ دەگرێت و نە زەوی و نا هیچ کەس بۆیە عقل ئینسانی ژیر ئەو کەسەیە کە تۆبە بکات کە بگەڕێتەوە لای خوا خوای گیان من دەمێ بگەڕێمەوە لای تۆ تۆبە بکەم من عەبدێکی ساڵحی تۆم تۆ منت خۆش بوێ نەک من عنادی لەگەڵ رب العالمین کەم و خوای گەورە فڕێم بدات و یەکێکی تر بێنێ لە من چاکتر و خوای گەورەی خۆش بێ و خوای گەورەش خۆشی بوێت ئەو کاتە زەرەرمەند بوویت